خۆشەویستا پرۆگرامی بانگ باش کوردستان لەگەڵتان بەردەوامە. دیارە لە تەوەری دوین بانگ باش کوردستان گفتوگۆکەین لەسەر دیاردەی هەڵگرتنی چەک و چۆنێتی مامەڵەکردنی لە کوردستاندا لە ڕووی یاسایی و چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەسانەدا دەکرێت کە چەک بەکاردێنن جا مۆڵەتیە بێ یاخود بێمۆڵەت بێت لە ڕووی یاساییەوە چۆنێتی بەکارهێنانەکانی پێویستە چۆن بێ و کەسانێکیان کە دەشێت چەکیان پێ بێت و ڕێگە پێدراون و مۆڵەتیان هەیە بۆ هەڵگرتنی ئەم چەکە. دیارترین ڕووداویش دەزانین کە لە ماوەی ڕابردوودا ناوبەناو گوێبیستی بەکارهێنان و یاخود ئەو ناکۆکی و شەڕانە دەبین کە تێیدا چەک بەکاردێنرێت و دیارترین ڕوودا و نوێترینیشیان ئەو ڕووداوی دوێنێ بوو کە لە چەند چێشخانەیەکی شاری هەولێردا ڕوویدا بەهۆی نەمانی خواردنەوە دیارە چەکی زۆر قورسی تێدا بەکارهێنراوە و بیکەیسی و دەمانچە و جۆریتری تێدا بەکار هاتووە. دیارە ئەمە بە حاڵەتێکی نەئاسایی دادەنرێت دەگەڵ ئەوەی کە نایاساییشە. راپۆرتەکە دەبینین دواتر دەگەڕێمەوە لە تۆری دوین بانگ باش کوردستان لەسەر ئەم بابەتە و چۆنێتی هەڵگرتنی چەک و مامەڵەکردنی لە ڕووی یاساییەوە گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم ئاکەم. ئاسەواری تەقەکردنە لە خواردنگەیەک لە شاری هەولێر. ڕووداوەکە دوای ئەوە ڕوویدا کە چوار گەنج سەردانی خواردنگەیەکی سەر و پێ دەکەن کە دەزانن سەر و پێ نەماوە بێهۆ شەڕ دەفرۆشن بە خاوەنی خواردنگەکە و بە شێوەیەکی هەڕەمەچی تەقەیان لێ دەکەن بەهۆیەوە دوو کەس بریندار دەبن. کۆچەر یەکێک لە بریندارەکانە باز لەوە دەکات کە خۆشی نازانێت چۆن لە ڕووداوەکە ڕزگاری بووە. دەوروبەری سعات دوونی بوو خواردنمان تەواو بوو کە خواردنمان تەواو بوو ئەوان هاتنە ژۆرێ تیانکان خواردنماوە وەکتمان ناوەڵا خواردن نەماوە هەنی بۆ بڵێ ڕێزیش زۆریشمان لێیان ناکمان کاکەنمەوە ژوای قسەیکرا میژڕ خۆم لەو لایەکتم بەس بە هەتا بستنە دەرێ دوایەکیان لە پشتە و نەفەرەکەی پێشەوە ڕاست هاتە ویلایەت جوونیدا هەرا تەوقاتەشی لێت. تەقەکەرەکان دوای بریندارکردنی دوو کەسەکە جگە لە سەر و پێخانەکە دەست دەکەن بە دەستڕێژی گول لە بارانکردنی خواردنگە و چایخانە و نانەوەخانەیەکیش. باوکی یەکێک لە بریندارەکانیش بە نیگەرانیەوە باز لە ڕووداوەکە دەکات و دەیەوێت لە پاڵ تەقەکەرەکاندا سکاڵا لەسەر هێزە ئەمنیەکانیش تۆمار بکات. کە شەڕەکە کراوە لە دوای شەڕەکە کەوان ڕۆیشتنە دەمانچەکەیان لێ ساندرایە ئەوانە ڕۆیشتنە پۆلیس هاتووە پێیان گوتون کوتیانە کاکە ئەوانە کوتیان ئەمە دێنەوە دەچن چەکی دێنین دێنەوە پۆلیسەکان کوتیانە کاکە ئەمە کەنجین هاتنەوە ئێرە تەلەفۆنمان لە بۆ بکەن ئەمە دێنەوە ئەوە 150 متر ئاسایش لێرە دوورە ئۆتۆمەرکەی شۆرتە 100 متر دوورە ئەوە تاگەر بە خۆدانتان تەسویری بکەن. شێرزاد نزیکەی 40 ساڵە لەم شوێنە خواردنگەی سەروپێی هەیە شوێنەکەی زیاتر شەوانە کراوەتەوە وە خۆی دەڵێت چەندین جار دووساری کێشە بۆتەوە بەڵام هیچ جارێک وەک ئەم جارە نەبووە. داواش لەلایەنە پەیوەندیدارەکان دەکات لە ئاز ئەو کەسانە بێدەنگ نەبن کە هەڵدەکوتنە سەر هاوڵاتیان. کابرا بێت تەعەدال لێ بکە خۆ ناچێت و چی بکە یعنی کابرا هات تەشقەرت پێ دەکات دوو نەفەر بریندار بووە دەمانچیان احتمالاگەر نەگەیشتبانە یەکەچی دەکوش دەمانچەکەمان لێ وەرگرتی ئێستاوە لە مەغفەریە هەدەرێن ئەمان برا گەورە دەریان کە ئەمان بەنەوەحەیە کەسابەتی ماڵی خۆ دەکەی واز لێ ناینن تەشقەرت پێ دەکەن. بەشێک لە شاید حاڵەکان باز لەوە دەکەن لە ڕووداوی تەقەکردنەکەدا سەچی دەمانچە و ناتۆ و بیکێسیش بەکار هاتووە. ئاسەواری زیاتر لە 150 فیشەکیش بە شوێنەکەەوە دیارە. ئەگە قانونی عقوباتی عێراق و کوردستان بیانگرتەوە ئەوانە دەبی ئەعدام بکرێن چکەوە بەڕاڵاییە حکوومەتی هەرێم دەوری هیچ نییە با خەڵک هەموو بزانی ئەس بۆ دینیمەش ئۆکرەیمە ئەزت بێژم بێ قسێ جوان نییە کرێتە گەلک شتێکی ناشرینە بوومە هەرێ بەسە لەڕا ئەو خوایە ئەو ملەتە لەلایەک برسیە لەلایەک موچە نادرێ لەلایەک تەعەدا دەکرێ. هێزە ئەمنیەکانی هەولێر لەسەر ڕووداوەکە دەستیان بە لێکۆڵینەوە کردووە لە ڕێگەی کامیرە چاودێریەکان بە دوای تەقەکەرەکانەوەن. لەسەر ڕووداوەکەش NRT چەند جارێک پەیوەندی بە وتەبێژی پۆلیسی هەولێر کرد بەڵام وەڵامی نەدایەوە. ئەم ڕووداوە بەلای دانیشتوانی ئەم شارە شتێکی نامۆ نییە چونکە پێشووتر ڕووداوی لەم جۆرە ڕوویداوە و بەهۆیەوە هاوڵاتیشی تێدا کوژراوە. ئومێد سۆمانی NRT هەولێر. دیارە ئەمەی بینیتان راپۆرتێک بوو لەسەر نوێترین ئەو ڕووداوانەی کە تێدا چەکی تێدا بەکار هاتووە دوێنێ لە شاری هەولێر ڕوویداوە و ئەمە دیارە دەنگدانەوەیکی زۆری بوو لە سۆشیال میدیا لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە نێوان هاوڵاتیان خۆیان ئەمەژیان بۆ دەکرد کە تێدا یاسا لێرەدا ڕۆڵی چی دەبێت بۆچی هێندە بە ئاسانی کۆمەڵە کەسانێک دەتوانن چەک بەکار بهێنن مۆڵەت پێدانی چەک بۆ کێیە
کە دەتوانێت چەک هەڵبگرێت لە هەرێمی کوردستاندا بۆچی حاڵەتەکانی تەقەکردن دووبارە دەبنەوە لەلایەن هاوڵاتیانی ئاساییەوە لەلایەن ئەو کەسانەوە کە هیچ پلەیەکی ئەمنیان نییە ئاساییشیان نییە لە ڕووی بەڕێوەبردنەوە تەنها هاوڵاتێکی ئاسایی دەتوانن بە شێوەیەکی ئاساییش چەک بەکاربهێنن زۆر جار دەوترێت کە یاسا لەم نێوەندەدا ڕەنگە بەپێی پێویست نەیتوانی بێت ڕۆڵی خۆی بگێڕێت دیارە ئەمە قسەی بەشێک لە هاوڵاتیانە خۆیان هەمیشە ئاماژەی پێ دەکەن منم گفتوگۆکانم لەسەرم بابەتانە دەست پێ دەکەم لەگەڵ ڕێبین سەباح پارێزەر و ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانیم تەوری بەیانی باش کوردستانە کاک ڕێبین بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت. بەیانی ئێوە باش و زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەرانی NRT. سپاس بۆ جەنابی کاک ڕێبین دەمەوێت هەر دەستپێک لەم راپۆرتەوە دەست پێ بکەم کە بینیمان دوایین ڕوودا و کە لە شاری هەولێر ڕوویداوە بۆ شێوەیە کە ئەو حاڵەتی لێکوتۆتەوە تەقەتکردن لە چەند چێشخانەیەک ڕوویدا و تێیدا چەکی جۆرا و جۆریشی تێدا بەکارهێنراوە بۆچی هێندە بە ئاسانی چەک بەکاردەهێنرێت لە هەرێمی کوردستاندا بۆ تەنانەت بۆ شەڕە بچووکەکانیش بۆ دەمەقاڵە بچووکەکان. بەداخەوە واقعێک ئێستا لە هەرێمی کوردستاندا دروست بووە بەهۆی ئەوەی کە هەموو خەڵکانێک ینی زۆرینەی خەڵک دەتوانێت مۆڵەتی چەک وەرگێ یانیش دەتوانێت چەک بەکارنی هەڵبگرێ لەگەڵ خۆی جا مۆڵەتی هەبێ یان مۆڵەتی نەبێتن و یاسا لەوەشدا بەڕاستی توند نەبووە بۆ ئەوەی ئەم دیاردەیە کەم کاتەوە و بەداخەوە شتێکی تریش هەیە لەو ماوەی پێشتر چەندین کەیسی لەو جۆرە هەبووە بەشێکیان هەر بە سڵحی عەشایری ئەوانە حەسم کراوەتەوە کۆتایی پێهێنراوە کە ئەمە بەڕاستی قەدرکردنە لە یاسا و لە کۆمەڵگا و نەبوونی ڕقابەیەکی پتەویش لەسەر ئەو دیاردەیە کە دیاردەی چەک هەڵگرتنە بەڕاستی وای کردووە خەڵکانێک زۆر بە ئاسانی چەکی گەورە و چەکی بچووک بە هەڵبگرن و ئیستیعمالی بکەن بە شێوەیەکی نایاسایی و دوور لە بنامەکانی یاسا و مرۆڤایەتی و کە بەداخەوە ئەم جۆرە کارە ساتانەی کە لە دوێنێ و لە ڕابردوو دیومانە ئەم جۆرە کارە ساتانەی لێ دەکەوێتەوە کە جێگای داخن لە لای هەر هەمومان مای نیگەرانیە لای ئێمەمانان و کەسانی یاسایی و لە لای تەواوی هاوڵاتیان چکەوەی ئێمە دوێنێ سیرمان کرد و درکمان پێ کرد لە سۆشیال میدیا و تەواوی خەڵکەوە بەڕاستی ئەم بابەتە مای نیگەرانی بوو جێگای مەترسیە شایانی ئەوەیە کە لایەنە پەیوەندیدارەکان زیاتی مختص لەسەر ئەو بابەتە زۆر تونتر لەسەر دیاردەی نێشتنی هەڵگرتنی چەک کار بکاتنەوە بەڕاستیش مەوزوعی مۆڵەتدان بە چەک هەڵگرتنی چەک چاوپێخشاندنەوەی پێ بکەوە کاریژە سەر بکە ئەو مۆڵەتانەی کە پێشوو داوێتێ بە خەڵکانێک ئەو مۆڵەتانش چاوپێخشاندنەوەی لەسەر بکە بۆ ئەوی بتواندرێت بەڕاستی ئەم دیاردەیە بەرەو کەمبوونەوە بچێتن. باشە دەمەوێت هەر لەسەر پرسی مۆڵەت پێدانی چەک بزانین کێن و کەسانی کە لە ڕووی یاساییەوە مۆڵەتیان پێدەدرێت کە چەک هەڵبگرن. خۆی یاسای هەڵگرتنی چەک بڵێ یاسای ژمارە 16 ساڵی 1993 هەرێمی کوردستان و یاسای ژمارە پەنجاویەکی ساڵی 2007 عێراقی کە ئەویش تایبەتە بە پرسی هەڵگرتنی چەک شتەکانی زۆر چەک کردوتەوە کە ئەو کەسانی مەسەرەن اختصاسەکانی چەک کردوتەوە کە لەوەی کە کەسانی کارمەندانی دەستگا ئەمنیەکان و مەسەرەن وەزیرەکان ئەندامانی پەرلەمان و جیهاتی مختص و جیهاتی عولیا و ئەنجومەنی دادوەری ئەوانە بۆیان هەیە چەک هەڵبگرن ینی کەسانێک کە هیچ بەرژەوەندیەکان نییە هیچ بابەتێکیان نییە پێویست ناکات چەک هەڵگرن دواتر هەڵگرتنی چەکی قوڕس بەڕاستی هەڵگرتنی چەکی قوڕس بە هیچ شێوەیەک لە یاساکانی هەرێمی یاسای بڵێ هەرێمی کوردستان و یاساکەی بە عێراق هیچ ئاماژەی پێوە نەکراوە ینی ئەوەی دوێنە باز دەکرێتن BKC بەکارهاتووە یان چەکی ناتۆ بەکارهاتووە بەڕاستی بەپێی ئەم یادوو یاسایی کە ئاماژەم پێکرد BKC و چەکی ناتۆ و کۆمەڵێک چەکی قورستر هەیە ئەمانە تەنها ئەبێت لای پۆلیس و لای سوپا و بڵێ پێشمەرگە بێتن بەپێی ئەو یاسایی کە بوونی هەیە
ئەم یاسایە باش چڕی کردوتەوە بەڵام بەداخەوە لە وڵاتە یاسا پەیڕۆ ناکرێ ئەوەندەی کە ڕێنمایی و خزمێنە و واستە و ئەم شتانە پەیڕۆ دەکرێتن ئەگەینە یاساکە چڕی کردوتەوە کۆمەڵە کەسانێک ئەوانەی تایبەتن بە دەستگا ئەمنیەکان و دەستگای بڵێ پێشمەرگە و هێزی بەرگری و کۆمەڵێک خەڵکی مختص و دەسەڵات عولیا بۆیان هەیە چەک هەڵبگرن. باشە ئەمانە بۆیان هەیە چەک هەڵبکردن بەڵام ئەم کەسانی تر خاوڵاتی و خەڵکی یاسایی چۆن نەتوانێت هێندە بە ئاسانی شکی دەستکەوێت لە کاتێکدا کە مۆڵەتیشی نەبێت ئەم کڕین و فرۆشتنە چۆن ئەنجام دەدرێت لە ڕووی یاسایی شۆ چۆن مامەڵیان لەگەڵاکرێ. طبیعی کڕین و فرۆشتنی چەک نازانم ئەوەی درکی پێ دەکەین ئەوەیە کە بەڕاستی بە نایاسایی بوونێک لەو بابەتە بوونی هەیە بەربڵاویەک لەم بابەتە بوونی هەیە کە فرۆشتنی چەک لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا نەتواندراوە سنووردار بکرێت و کۆنتڕۆڵی ئەوە بکرێتن کە هەموو کەسێک نەتوانێت ببێتە خاوەنی چەک وەدا دووەم شتیش بەڕاستی مۆڵەتدانیش ئەگەر ئەوانەی مۆڵەتیش وەردەگرێن یعنی ئەو لەوەی پێشتریش باسم کرد تەنها چەند کەسا ئەو کەسانی کە قانونەکە دیاری کردووە ئەوی تر نابێ مۆڵەتی پێ بدرێتن و دووەم شتیش بەڕاستی من لە سەرەتاش باسم کرد حکوومەت بەرپرسیارە لە چاودێریکردنی ئەو بابەتە و کەمتەر خەمیشە بەڕاستی دەستگا ئەمنیەکان کەمتەر خەمن لەبەرەوەی زۆر بە ئاسانی تۆ دەتوانی ببیتە خاوەنی چەک و چەکیش لە لای خۆت هەڵبگری بەکاریشی بینی بۆ ئەو تاوان و ئەو دیاردا دزێ و ناشرینانەی کە ئێستا و ینی دوێنێ و پێشووتریش ئێمە زانیمانە و بەڕاستی کارەساتی گەورەی لێکەوتۆ هەر لە هێرشکردنە سەر چێشتخانە و هێرشکردنە سەر ماڵان و شەڕی فولایت و یعنی شەڕی ئەوانی کە لەسەر زەوی بە شەڕ دێن چاودێری ئەم بارودۆخە بکات لایەنی یاسایی دادگاکان بۆچی ناهێنە سەرخەت بۆچی ڕۆڵیان نییە لەسەر ئەم حکوومەتەوە دەکا ئەو کارە بێتن. اختصاصی دادگاکان لەو بابەتە ئەوەیە ئەو کاتی کە کەیسەکە دێتە بەردەمیان کار لەسەرەوە دەکەن کە دادگاییکردنی لێکۆڵی سەرەتا لێکۆڵنەوە لەسەرەوە بابەتە بکەن دواتر دادگاییکردنی کەسی تاوانبار بکەن بەڵام ئێمە بەردەوام باسمان لەوە کردووە کە ئەوەی ڕۆڵی دادگاکانی کوشتووە سوڵحە ئەو سوڵحانەی کە دەکرێت لێرە و لەوێ و خەڵکانێک بە ناوی دیوەخان و پیاوەماقوڵ و ئەو شتانە پێی هەڵدەستن لەو بابەتە کە سوڵح دەکەن لە کاتی ئەنجامدانی ئەم تاوانانە بۆ ئەوەی بەڕاستی کەسانی تاوانبار لەو تاوانانە سزای خۆیان وەرنەگرن ئەو سزایانە وەرنەگرن کە لە یاساکان ئاماژەیان پێوەکرا و بڕیاریانە سەردراوە ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی بەڕاستی ڕۆڵی دادگاکان سست بکرێتەوە ینی زۆرینەی و کەیسانە هەستی پێ دەکەین بە سوڵح کۆتایی دێکە و سوڵح دەبێتن حەقی خاصەکە نامێنێت تەنها حەقی عام دەمێنە و لە یاساکانیش حەق عام بەڕاستی سزایەکەی زۆر کەمە زۆر جاریش دەبێتەوەی کە دادگا تەنها غەرامەی ئەو کەسە بکە یانیش ئیقاف تەنفیزی ئەو سزایە بکە کە دەیداتە کەسی تاوانبار ئەوە بەڕاستی بۆتە هۆکاری ئەوەی کە ڕۆڵی دادگاکان سست بکرێتەوە. باشە گەرباز لەو سزایانە بکەین کە لەلایەن دادگاوە بەسەر ئەم کەسانەدا دەسەپێنرێت کە چەکی بێمۆڵەتیان هەیە و لە هەمان کاتدا ئەو کەسانشی دەزانین کە لێرە و لەوێ چەک دەکڕن دەبن بە خاوەنی چەک بە مۆڵەتەوە ئەم مۆڵەتیان چۆن پێدەدرێت و ئەگەر بەکاریان هێنا لە حاڵەتێکی وەهادا یاسا چیان بەرامبەر دەکات ئیجراءاتە یاساییەکان چییە؟ طبیعی ئەوانەی کە چەک بەبێ مۆڵەت بەکاردێنن ئەوانە سزای حەبسیان هەیە کە بەپێی یاسای ژمارە 16 ساڵی 2000 ینی ساڵی 93 هەرێمی کوردستان سزاکەیان بریتێ لە حەبسکردن کە کەمتر نەبێت لە ساڵێک و غەڕامەکردنیش هەروەها بەڵام ئەوەی کە غەڕامەکە چەندەیە کاکرێبین؟
چەک بەکاردێنێ بەبێ مۆڵەت یان بە مۆڵەتیش کە هێرش دەکاتە بەڵێ غەرامەکە بڕی ئەو غەرامەیە کە دەکرێت ئەو سزا مادەی کە دەدرێت ئەو کەسەی بچەکی بێمۆڵەت بەکاردێنرێت چەندێکە لە ڕووی یاساییەوە؟ غەرامەکەی 500,000 کەمتر نەبێ لە ملیۆنێک دینار زیاتر نەبێ ئەمە غەرامەکەیەتی و حەبسەکەشی کەمتر نەبێ لە ساڵێک و زیاتر نەبێ لە 5 ساڵ. بەڵام ئەم دیاردەیە کە ڕوودەدا بەکارهێنانی چەک و هێرشکردنە سەر ماڵی خەڵک و شوێنی خەڵک اعتیداءە ئەمە سزاکەی زەرفی مشەدەدا دەڕوات بۆ سزنی موقت یعنی لە 5 ساڵ بۆ 15 ساڵ ئەگەر کوشتنی خەڵکیشی تێدا بێ بەڕاستی دەڕوات بۆ ئیعدامکردنیش سزای لە سێدارەدانیش. ئەمە یاساکە ئاماژەی پێکردووە جا ئەوە لە ئەو بڕگەی کە باسم کرد ئەو کەسە مۆڵەتی هەبێ یان مۆڵەتی نەبێ کە هێرشی کردە سەر شوێنێک یا هێرشی کردە سەر کەسێک سزاکەی زەرفی مشەدەدا جا ئەگەر ئەو کەسە تەنها ئەوەیە کە هێرشی کراوەتە سەریان بریندار و ئەوەی باسم کرد سزنی موقەتەوە ئەگەریش بگاتە حاڵەتی کوشتنی کەسەکە ئەمە دەگاتە سزای لە سێدارەدان. یاساکە زۆر بەڕوونی باسی کردووە و یاسای سزاکانی عێراقیش زۆر بەواسحی باسییان لەو بابەتە کردووە. باشە کاگڕێ من ڕەنگە ئەمە پرسیاری زۆرێک لە هاوڵاتیان بێت کە بۆچی چەک دەدرێت بە هاوڵاتی ئاسایی لە چه حاڵەتێکە بابەتەکە یاساییە گەرچەک بدرێت بە کەسێک کە هیچ پلەیەکی ئاسایشی و هێزە ئەمنیەکانی نەبێت. ئەم بابەتە هیچ ئاسایی و هیچ یاسایی نیە. یاساش باسی لەوە نەکردووە فیلان و فیسار بەبێەوەی هیچ بابەتێکیان هەبێت هەڵگری مۆڵەتی چەک بن. دواتر یاسا باسی لەوەش کردووە مەسەن تۆ شوێنێکی بازرگانیت هەیە بۆت نییە خۆت چەکەڵگری دەبێ شەریکاتی سکیۆریتی پارێزگاری لێ بکاتن. یعنی هەڵگرتنی چەک ئەوەی کە مۆڵەتدان بە خەڵک بۆی چەک هەڵگرن ئەوەی کە لە ئێستادا هەیە بەڕاستی شتێکی نایاساییە شتێکە گە هاتۆتە قاڵبی واستە و خزمێنە و فیلان و فیسار و ئەوانە کامانە بەڕاستی بەدەرن لە یاسا. یعنی تەنها یاساکە زۆر بەڕوونی باسی لەوە کردووە تەنها کارمەندانی هێزە ئەمنیەکان و وەزیرەکان ئەندامانی پەرلەمان هەندێک جیهاتی مختصی عولیا ئەنجومەنی دادوەری ئەمانە بەڕاستی بۆیان هەیە چەک هەڵگرن و ئەوانی تر خەڵکی ئاسایی کە هیچ بابەتێک هیچ مەسلحەتێکی نییە ئەو ناتوانێت چەک هەڵبدرێ و ناتوانێت مۆڵەتیشی پێ بدرێنی ئەمە مۆڵەت پێدانە بەر زۆرێک هەبوو کە ئێستاش هەیە بەڕاستی ئەمە دیاردی ئەو شتێکی مەترسیدارە هۆک دەبێت هۆکارێک بەڕاستی پێم وایە داهاتوویەکی خراپ چاوەڕێمان دەکات لە بابەتی چەکداری و لە بابەتی ئەم تاوانانەی کە ڕوو دەدەن. پێم بۆیش سەرتاش باسمەوە کرد بەڕاستی دەکرێت پێوەرێکی نوێ بۆ ئەم بابەتە دابدرێ یاخود یاساکە دووبارە هەموار بکرێتەوە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە و دەستگا ئەمنیەکانیش دەستگا قەڤاییەکانیش بەڕاستی بەتوندی چاودێری لەسەر ئەم بابەتە بکەن. یعنی ئەم دیاردەیە بێ سنوورێکی داواتان کردووە لە پەرلەمانی کوردستان کە ئەم یاسایە یاسای ڕێگرتنی چەک هەموار بکرێتەوە؟ ئێمە لێرە و لەوێ وەکو کەسانی یاسایی باسمان لەو بابەتە کردووە و لای خۆمانەوە داوامان کردووە بەڵام نەگەیشتوتە حاڵەتێکی ئەوەی کە زۆرینەمان وەکو کەسانی پارێزەر و کەسانی یاساناس کار لەسەرەوە بابەتە بکەین. بەڵام من لێرەوە لەم بینبەرەوە داوا دەکەم لە هاوکارانم لە کەسانی پارێزەر و کەسانی یاسایی هەر لە ئێستاوە لە ئەمڕۆوە کار بۆ ئەوە بکەن بەڕاستی بتوانین شتێک بدەین بە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی ئەم یاسایی چەکی ساڵی 1993 هەموار بکرێتەوە شتێک بدابدرێتن بۆی بتوانین بربەستێک بۆ ئەم دیاردەیە دروست بکەین بۆ ئەوەی خەڵکانی تر هاوڵاتیانی تر نەبن بە قوربانی ئەم دیاردەیە مەترسی و ترسناکە. باشە ئێوەکو پارێزەران ڕۆڵی دەستگاکانی ئاسایش و هێزە ئەمنیەکان چۆن نەبینن لە کاتێکا کە ئەو ڕووداوە لە شاری هەولێر ڕوویداوە
وەکو خۆیان ئاماژەیان پێکرد بە شێک لە دوکانداران و شاید هەڵەکان ئاماژیان پێکرد کە بەپێی پێویست بەدەم ڕووداوەکەەوە نەهاتوون ئەمە وا دەکات کە ڕووداوەکان ئاسایی بێتەوە لای کەسانی دیکە ڕێگە خۆشکەر بێت بۆ دووبارە بوونەوەی حاڵەتی لەم جۆرە. من وەکو کەسێکی یاسایی تەنها و سەیری ئەو راپۆرتەم کردووە لەوەیەدا تۆزێک کەم تەرخەمی دەبینم لە دەستگا ئەمنیەکان کە نەیانتوانیوە لەو کاتەدا ڕێگریە بکەن لەبەرەوەی باسدەوە دەکە ئەوانە وتویانە ئێستا دەچینەوە ماڵەوە چەکی تر دێنین و بۆی هێرش بکەنە سەران دەبووە لەوە تەدابیری احترازیان بکرد بە مەفرەزەیەکان لەوێ بمابانەوە هەتا بزانن مەترسیەکان دەمێننەوە یان نامێننەوە بەڵام لێرە و لەوێ دەستگا ئەمنیەکان کاریان لەسەرەوە کردووە کە ئەم دیاردەیە کەم بکرێتەوە بەڵام بەو شێوەیە نەبووە کە جێی تۆموحی هەر هەمومان بێتن تەمەنا دەکەم لە داهاتوو باشتر کار لەسەرەوە بکەن و بەڕاستیش وەزارەتی ناوخۆ جدیتر لەسەرەوە کار بکاتن کە چیتر مۆڵەت نەدرێ مۆڵەتی چەک نەدرێ بە خەڵکانێک کە هیچ پێویستیان بۆ نییە چەک هەڵبگرن و دیاردی چەکداریش بەرەو کەمبوونەوە بچێتن و خزمێنەش نەمێنێت لە مۆڵەت پێدانی مۆڵەت بە هەڵگرتنی چەک وانە لە هەرێمی کوردستانە. باشە کاگرێبین وەک چاودێران ئاماژی پێ دەکەن زۆر جار دەڵێن کە ئەم کێشانە زۆر جار دووبارە دەبێتەوە بۆی ئەوەی کە لە ئێستادا لاینی حیزبی و سیاسی لە کوردستانە زۆر واڵی کێشاوە بەسەر بارودۆخەکەدا زۆر جار ئەم کەسانە لە ڕێگەی یاخود لە ڕێگەی پشتیوانی و پشت ئەستوری بە کەسە سیاسی و حیزبیەکان کە باڵا دەستن دەتوانن بەم شێوە ڕەهاییە پشت ئەستور بن لە بەکارهێنانی چەکدا لەوەی کە لەم جۆرە کێشانە ڕوو بدات و دووبارە بێتەوە ئێوەکو یاساییەک بە پێی ئەو کەیسانی کە هاتوتە بەردەستان تاکو ئێستا لە دادگاکاندا ڕاتان چیە لەسەرم بابەتە تا چەند دۆسیە یەکلاکەرەوەکان ئەو کەسانە بوون کە پشتیوانی حیزبی و سیاسیان لە پشت بووە ئەم کاریان ئەنجام داوە بوو پشتیوانیە. من ئەوەی باس کراوە و چاودێران باسی دەکەن زۆر ڕاستە و واقعەکە ناتوانرێن کۆڵی لێ بکرێت لێرە و لەوێ خەڵکانێک هەن دەسەڵاتە حیزبیەکانی خۆیان ئیستیعمال دەکەن بۆ ئەوەی کە پاڵپشتی هەندێک خەڵکی لە یاسا لادەر و تاوانبار بکەن کە ئەوە جێگای داخە حیزبی بوون بەمانەی ئەوە نییە تۆ بیت پشتگیری لە کەسێکی تاوانبار بکەی پشتگیری لە کەسێک بکەی کە لە یاسا دەرچووە حزبی بوون بەمانەی ئەوەیە بەمانە ئەسلەکەی خۆی ئەوەیە کە تۆ خزمەتی هاوڵاتی بکەیت بەڵام بەداخەوە لێرە و لەوێ لە هەرێمی کوردستان ئەم خەڵکی کە ئەم کارە دەکاوا تێ نەگەیشتووە وا دەزانێت لە غابات دەژێت نەک لە کۆمەلگایەک دەژیت کە هەمومان تەمەنا دەکەین کۆمەلگایەکی تەندروست و کۆمەلگای یاسا بێتن نەک کۆمەلگای نایاسایی بوون و غابات بێتن. ئەم کەیسانە ئێمە لە دادگاش درکمان بەوە کردووە ئەگەر تەداخل لە بڕیاری دادگاش نەکرێتن بەڵام بە شێوەی سڵح یان چاوسورکردنەوە لەو خەڵکەی کە تاوانی لەسەر کراوە تاوان لێکراوە یان بە شێوەی سڵح وا دەکەن کەیسەکان لە ناو دادگا زەعیف ببنەوە و قووەتی خۆیان نمێنێ لە کاتێکیشدا کە من سەرەتاش باسم کرد کە سڵح بێتە ناو هەر کەیسێک و تەنازولی حەقی شخصی تێدا بێت بەڕاستی ئەم کەیسە وای یاساکە وای کردووە ئەم کەیسە قورسایی خۆی نامێنێ و ناچار دادگاش ناچار دەبێت بە سزایەکی خەفیفتر کار لەسەر ئەم کەیسە بکاتن. من لێرەوە تەمەنا دەکەم ئەوانەی کە لە دەسەڵاتە باڵاکانی حیزبەکانن لە هەرێمی کوردستان لە ئەلفەوە هەتایە ئەم دەسەڵاتی خۆیان و ئەم دەسەڵاتی کەوەریان گرتووە بۆ ئەوە بەکارنێنن پشتگیری لە خەڵکێکی تاوانبار بکەن بەوە بەکارنێنن کە چەک بدەن مۆڵەتی چەک بدەن بە هەموو کەسێک بۆەوە بەکارینێنن کە چەک بدەن بە دەستی هەموو کەسێک بۆەوەی بەکاربێنن کە بەڕاستی ئەم دیاردێ بنەپڕ بکرێ و کۆمەلگایەکی تەندروست و یاساییمان بۆ دروست بکرێت. باشە کاگڕێبین ئەو دۆسیانەی کە زۆر جار براونەتانێ و دادگاکان لایانی حیزبی تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئەدای دادگاکان و دادوەرە بەڕێزەکان کە هەمیشە ئەم جۆرە دۆسیانەی گلای دەکەنەوە تا چەند
لایەنە حیزبی و سیاسیەکە کاریگەری هەبوو کە ئەوەی دادگاکان نەتوانن بە ئەدای خۆیان لە ڕووی یاساییەوە ئەو ئیجراءەتە یاسایی بەرامبەر ئەو تۆمەتبارە دانراوە بە پێی پێویست ئەنجامی بدەن. بەداخۆ من تازەش باسم کرد یعنی ئەم واقع و ئەم تەداخولەی کە هەیە لە ڕۆڵی دادگاکان لە بڕیاردان لە دادگاکان واقعەکە کەوای کردووە زۆر جار دادگاکان نەتوانن بە پێی پێویست بڕیار بدەن بەڵام ئەوەی ڕۆڵی دادگاکانی سست کردووە ئەو سوڵحە عەشایری و ئەو سوڵحانەی لە ڕێی دەستگای کۆمەڵایەتی و لە ڕێی مەکتەبی کۆمەڵایەتی ئەحزابەکان دەکرێتن ئێتۆ کە سوڵحێک بکرێت لە بابەتێک ئەمەش هەر تەداخولکردنیە لە بڕیاری دادگا تۆ وا دەکەی هێزی دادگا کەم بێتەوە وا دەکەی تۆ لە دیوەخانەکەت بڕیارەکان دەدەی بەبێ ئەوەی ڕێز بۆ دادگا دابنی بەبێ ئەوەی دەسەڵات بۆ دادگا بهێڵیتەوە بۆ ئەوەی بڕیار بداتن تەداخلی حیزبی واقعێکە لە هەرێمی کوردستان لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان دادگاکان تێدا بەدەر نین تو ڕوبەڕووی ئەم ڤایرۆسە بووینەوە بە هیوام یعنی ئەو ڤایرۆسە بەرەو کەمبوونەوە بچێتن لە بەرەوەی ئەم ڤایرۆسەی تەداخولکردن لە کاروباری دادگاکان لە ڤایرۆسی کۆڤید-19 ترسناکترە لە بەرەوەی ڤایرۆسی کۆڤید-19 لەوەیە بە ڤاکسینێک بە خۆپارێزیەک دەتوانانی ڕزگارت بێتن بەڵام تەداخولکردن لە بڕیاری دادگا و لە دەسەڵاتی دادگا و کەمکردنەوەی دەسەڵاتی دادگا لە ڕێی سوڵحی عەشایری و کۆمەڵێک شتی تر کە نایاساین ئەمە بەڕاستی زۆر ترسناکە چەندەها ساڵە ئێمە بەو ڤایرۆس و نەخۆشی و نەهامەتیەوە دەناڵێنین. بەڵێ ڕێبی سەباح پارێزەر زۆر سپاس بۆی کام بەیانی ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئەم تەوری بەیانی باش کوردستان بووی مادوو نەبێت.